سڵاوتان لێبێ دووارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لە زیادە ڕۆیکردن لە دین و لە دنیادا. خی گەورە لە قورآنی پیرۆزدا دەفەرمێ کول و وەشڕەبوو وەلا توسریفو، بخۆن و بخۆنەوە لە پێداویستیەکانی ژیان کەڵک وەربگرن و زیادە ڕۆیی مەکەن. و کۆمەڵێ لە سێ کەس لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچنە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبارەی ئاینداری و پەرستشەکانی پێغەمبەری پێشەوامانەوە صلی الله علیه وسلم پرسیار دەکەن لە خاتو عایشەی دایکمان. ئەویش دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژانێ بە ڕۆژوو دەبێ، ڕۆژانێ دەخوا دەخەوێ و هەڵدەستێ عیبادەت دەکات و کۆمەڵێ لە خێزانەکانیشی بە دەوریەوە هەن. ئەوان هێشتا لە عیبادەت و پەرستشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناڕازی بوون و پێیان وابوو هێشتا کەمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە دەبیستێتەوە، بانگیان دەکات و پێیان دەفەرمێ من پێغەمبەری خوام لە ئێوە زۆر پارێزگارتر و زۆر لە خوا ترسترم، ئەخۆم و ئەشخەوم و دەشخەوم و شەو نوێژی ژەکەم و خێزانیش دێن و هەر کەسێ لە سونەتی من لابدا ئەوە لە من نییە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم فەرموودەیەش زیادە ڕۆییکردنی لە ئایندا قەدەغە کردووە و تەنانەت کاتیشی بۆ دیاری کردوین کەوا لە 3 ڕۆژ کەمتر نابێ ئێمە ختمێکی قورئانی پیرۆز بکەین و دەشفەرمێ باشترین ڕۆژ و ڕۆژبەکەی داوودە سەلامی خوای لەسەر بێ کە ڕۆژ ناڕۆژێ بووە. بۆ قسەکردن لەسەر زیادە ڕۆیکردن هەم لە دین و هەم لە دنیا بەتایبەت ئەوەی دنیاییەکەی کەوا ئێمە هەم لە خواردنە هەم لە خۆشگوزەرانیا هەم لە خەو و گەشتکردن و زۆر شتی دیکەیات سنوورمان بەزاندووە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەیوب عەلی زانای ئاینیمان کردووە کە لە چەمچەماڵەوە ڕاستەوخۆ قسەمان لەبارەی ئەم تەوەرە گرنگەوە بۆ دەکەم. مامۆستاگیان سڵاوی خوات لێبێ، سپاس بەو دەرفەتەی بە ئێمەت بەخشی. پێم خۆشە لەبارەی زیادە ڕۆییکردن یا پێناسەی زیادە ڕۆییکردن لە ئیسلامدا چییە و ئایا زیادە ڕۆیی تەنها لە خواردن و خواردنەوە و هۆکارە مادیەکانی ژیاندا یان بوونە لە ئاینیشدا دەکرێت زیادە ڕۆیی بکرێت؟ سڵاوی خوا لە جەنابتان و تێکڕایی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستا بەڕێزیارە پێشەکی هیچ جوانت داڕشت بۆ بابەتەکە زیادەڕەوی لە دین و دنیادا بابەتێکی گرنگ و جێی خۆیەتی کە پێویستەکە ئێمە هەوڵدەین ئەم بابەتە زیاتر لە ناو خەڵدا ئاماژەی پێ بکەین و باسی بکەین بە ئومێدەی کەوا بتوانین خەڵکی هۆشیار بکەینەوە چۆن لە دینە هۆشایی دەکەین، پێویستەکە لە دنیاشدا هۆشاییکەن. دیارە کۆمەڵێک زیادەڕەویمان هەیە کە زیان بە خۆشمان و بە کۆمەلگایشمان دەگەێنێت لە دنیادا. وەکو ئاماژەت پێکرد ئەو سێ کەسێک کە دێنە پرسیاری عیباتی ماڵی دێنە پرسیاری عیباتی پێغەمبەری خواکەن عەلەیهی سەلات وەسەلام، ئەم سیانە دوایی پێغەمبەری خوا وەڵامی چۆن بووە؟ یعنی وەڵامی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئاماژە بۆچی بۆ ئەوەی کەوا ئەمانە زیادەڕەوی نەکەن. کەواتە ئێمەش لە زروف و سەدەمی ئێستادا و لە ژینگەی ئێستادا کۆمەڵێک زیادڕەویمان هەیە کە ئێمە ئەنجامی ئەدەین، بەڵام بەبێ ئەوەی کەوا هەستی پێ بکەین ئایا ئەمە هەم لە ڕووی عورفیەوە هەم لە ڕووی شەرعیەوە هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی قانونی ئاسمانیەوە هەم لە ڕووی قانونی زەویەوە ئایا ڕەوایە ڕەوا نییە. یعنی جێگای خۆیەتی کە پێویستەکە هەرێکێ لە ئێمە هەوڵدات ئەم بابەتانە بوروژێنێت و باسی بکات و ئاماژەی پێ بکات و خەڵکی لێوریا بکاتەوە. چۆن کوردوەتەی دەڵێ هەموو شتێک بە خوێش بە مەعنا، ئەی کورد جوانی فەرمووە. بەڵام ئێمە چەندان کار و پیشەمان هەیە کەوا زیادەڕەوی تیاکەین، پێویستەکە هەوڵدەین هەموو لایەکمان ئەو کار و پیشانە لە خۆمان دوورخەینەوە و خەڵکی لێسات بکەینەوە کە زیادەڕەوی تیاکەن. یەکێ لەوانە سەبەت بە کارەبا. ئێمە دەبینین کارەبا موچی گشتیە، موچی هەمووانە و دەستپێوەگرتنی ئەرچی هەمووانە، بەڵام دەبینین ماڵێک لە 8 سەعاتە دەبینین ئەم کارەبایە بە 30 ئەمپێر کارەبا ئەبینین ئیشەکەی خۆی پێڕەواکە جێبەجێ کات. بەڵام لەگەڵ ئەوەشا دەبینین جارێکی دیکە کە کارەبای نیشتیمانی دێتەوە بە هەوەسی خۆی ئەم ماڵە کارەبا سەرف ئەکات. ئەی بۆچی لە ماوەی 8 سەعاتە تۆ کارەباکەت کاتێک کارەبایەکی 3 ئەمپێریە جگە لەوەی کەوا بۆیلەرێک و سبیتێک ئیش پێ ناکە، بەڵام تێکڕایی کە ئامێرەکانی دیکە ئیشی پێەکەی، بەڵام کاتێک کارەبای نیشتیمانی دێتەوە
دەبین زیادڕەوی تیاکەین بەڵاتی ئەمە زیادڕەویەکە لە دنیادا چونکە کاتێک ئەگە دەستمان پێوەگرت ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵێن هاوکاری چیمان کردووە هاوکاری هەموو ئەو کەسانمان کردووە کەوا بەشداریان کردو لە کارەبا بۆیە دەبێت ئێمە لە ئیمڕۆ بەدواوە وریابین ئەو کارەبایە بە پێی پێویست سەرف بکەین کە گڵۆپێکمان پێویستەوە بیکوژێنەوە بۆچی بۆی کە ماڵێکی دیکە ڕووناک بکەینەوە ئەمە لەسەر ئاستی کارەبا نیعمەتێکی دیکە کاتێکە دراوە بە ئیمڕۆی ئێمە پێویستە کە هاوڵاتیانی ئێمە بیسەرانی ئێمە بینەرانی ئێمە ئاگدار بن سەبارەت بە ئەنتەرنێت دیارە ئەنتەرنێت خزمەتگوزاری بۆ ئێمە کردووە خزمەتمان پێکە ئەرکمان بۆ ئاسانەکە کار و پیشەمان بۆ سوک ئەکات بەڵام زیادڕەویەکی دیکە لە بەکارهێنانی ئەنتەرنێتە هەیە بەڕاستی بەداخەوە یعنی قوتابیەک خوێندکارێک کاتێکە قوتابی بێ پیشەکەی قوتابیە بەڵام دەبینین زۆرترین کاتی بە چیەدا بە ئەنتەرنێتدا بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەدا بەداخەوە کە لەگەڵ ئەوەشدا دەوێت زۆرترین کاتی بە چی بدا بە قوتابی بە خوێندنەکەی بدا بە خوێندنەوەکەی بدا بە لەبەرکردن بکە بە نووسین بدات بەداخەوە کە ئێستا لە وڵاتی ئێمەدا ئەم ئەنتەرنێتە پەیدا بوو تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیدا بوو ئیتر خوێندنەوە کتێب نەما گۆڤار نەما موجەلە نەما یانی بیرکردنەوە نەما کل لەبەرکردن نەما وای لێ هاتووە هەرچی زاکرەی مرۆڤەکانی ئێستای سەدەمی ئێستای ئێمەدا هەمووی پوکاوەتەوە کەڵ هیچی بۆ لەبەر ناکرێ یەکێ لە هۆکارەکان چییە ئەوەی کەوا ئێمە زیادڕەوی ئەکەین لە چیە لە بەکارهێنانی ئەنتەرنێتە ئێمە پێویستە چی بۆ زیادڕەویکردنە لە چی لە دنیادا بریتە لە گەدەی واتە بۆیە گەدەشی وهروەها زیادڕەویەکی دیکە کاتێک کە ئێمە ئەنجامی ئەدەین بەڵێ مامۆستا دەمەوێت لەبارەی زیادڕۆیکردن لە خواردن و خواردنەوەکانمانە کە لە ئێستادا بەشێکی زۆر لە مرۆڤەکان بە تایبەت ئەوەندەی کە لە سەسفرەخوانەکانمان دەخورێت ئەوەندەش فڕێ دەدرێتە نێو خۆڵ و خاشاکی شارەوانیە و فڕێ دەدرێت لە کاتێکە زیادڕۆیکردن خوای گەورە شوبهاندوێتی بە برای شەیتان لە قورآنی پیرۆزە ئایا بۆ نمونە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن دەبێت خۆی بپارێزێت لەوەی کە هەرچیە کەوتە بەردەستی لە سەسفرەخوانی خەڵک بێ ئای خۆی گەدەی تەواو پڕ بکە صلی الله علیه وسلم مامۆسای بەڕێز خوای پەروەردگار سوبحانە وتەعالە کاتێک کە مرۆڤی دروست کردووە لەگەڵ ئەوەشدا خواردن و خواردنەوەشی بۆ حەڵال کردووە دیارە خواردن و خواردنەوەکان ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث بەڵام بەداخەوە لە ظروف و سەدەمی ئێستادا کە خواردنەکان هەمە جۆرن خواردنەکان زۆرن خواردن لە دەرەوە زۆرە لە ماڵەوە زۆرە یعنی وای لێ هاتووە ئێمە پێکەوە نان ناخۆین کە پێکەوە نانمان نەخوات زیادڕەوی دەکەین کە زیادڕەویمان کە دیارە دکتۆر بەڕێزەکان زیاترەوە ئاشنیان هەیە ئەوان پێیان وایە یەکێ لە هۆکارەکانی نەخۆشی بە تایخۆتی نەخۆشی ژێرپەنجە پێیان وایە یان زۆر خواردنە یان خواردنی بەسەرچووە بۆیە خوای پێرگار سوبحانە وتەعالە بەبێ حکمت ئاماژە بەوە ناکە کە ئەفەرمێ کولوا واشربوا بەڵام لەگەڵەشە وەلا توسرفوا یعنی خوای پەروەردگار فەرمێ بخۆن و بخۆنەوە بەڵام زیادڕەوی مەکەن لە هەر شتێکە زیادڕەوی بکەی سەرنجام سەر بشتی خراپ دەرئەچێت یعنی وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئێمە نان ئەخۆین بەڵام تێر ناخۆین ئەلە پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەلات وەسەلام ئیجتەمعوا عەلا طەعامیکم ئێوە چی بکەن ئێوە لەسەر خواردنەکانتان کۆ بنەوە بۆ چکە ئینسان ئەگەر هات و بە تاقی تەنیا نانی خوارد تر بەوەسی خۆی نان ئەخوا بەڵام ئەگەر هات و ئینسان بە جەماعی کە یەکێ لە بەرەکەتدارەکانە یەکێ لە ئادابەکانی خواردنە ئینسان بە کۆمەڵی نان بخوات کە بە کۆمەڵی نانی خوارد ئەو کاتە ئەتوانێت بە ڕێژەی خۆی نان ئەخوات و ئینسان نابێ هەر شتێک هاتە بەردەستی بیخوات چکە ئینسان کاتێک نازانی ئایا نوعیدەی تۆ ڕیخۆڕەی تۆ گەدەی تۆ ئایا ئەم شیرینیە ئایا ئەم چەوریە ئایا ئەم سوێریە ئایا لەشی تۆ جسمی تۆ هەڵی ئەگرێنە لەگەڵشە مامۆسای بەڕێزی ئێمە یەکێ لە زیانەکانی دنیا ئێمە کە ئەیکەین ئیمڕۆ چییە ئەوەیەکەوە ناجوولەین ئێکاکە تۆ ئەگە سیارەیەک بەنزینێکی خراپی تێدا بکەیت برا بە ئاسانی سەرفی ناکە مەکینەکە عیبدار ئەکات لێخوڕینی نابێ کوپێ سورعەتی نابێ هەسایی نابێ کاتێک ئێمە ئەم هەموو خواردنە ئەخۆین و لەگەڵەوەشە هەزمی ناکەین لەگەڵەوەشە وەرزش ناکەین لەگەڵەوەشە بەپێ ناسوڕێنەوە یعنی جاری وایە ماڵی خۆی لەگەڵ بازاڕەکەیە 500 کیلۆمەتر 500 مەتر دوورە ناتوان بە پێ بڕوا کاتە ئەمە لەگەڵەوەشە ئێمە زیادڕەوی ئەکەین لەگەڵەوەشە هەزمی ناکەین لەگەڵەوەشە وەرزش ناکەین لەگەڵەوەشە ناسوڕێنەوە مامۆسای بەڕێز ڕۆژوو نەماوە یعنی ئێستاکە سەلەفی ساڵح ئەفەرمێ بە زستان ئەفەرمێ ئەم زستانە پێ ئۆتێکی ڕەبیعی ماندار
کاکە لەم کاتەیە تو ئەگە 3 ڕۆژ خواردن بخۆیت و ڕۆژی دووشەمە ڕۆژی پێشەمە ئەگەر هاتو بە ڕۆژووی ئەو کاتە کۆمەڵێک میکرۆب و نەخۆشیە لە کۆڵی تۆ ئەبێتەوە بەڵام دەبینی ئێمە لەگەڵ ئەوەش بەداخەوە کە زیادڕەویەکەین بەڵام لەگەڵەوەش هەست ناکەین. زیادڕۆییکردن لە قسەکردندا خاتو عایشە دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە لەسەر خۆ و بە کەمی قسەی دەکرد دەتوانی وشەکانی بژمێری. ئێمە لە فەیسبووکە لە چاخانەیە لە کۆڕ و کۆبوونەوەی کۆمەڵایەتیمانە لە بازاردا لەبارەی سیاسەتەوە لەبارەی ئەدەبەوە لەبارەی ئاینەوە لەبارەی فەلسەفەوە حتا لەبارەی ئەوەی کە هێشتا خوا لەوە چێ پیشانی ئەمەی نەدابێ قسەی لەبارەوەکەین ڕەخنەگرین قسەی ناخۆشەکەین. ئایا لە قسەکردنیشدا زیادەڕۆیی و سنووربەزاندن هەیە و ئاینی پیرۆزی ئیسلام هیچ باسێکی لەبارەی قسەکردنی زۆر و بێبنەما هەیە یا بۆ منە ئەوی بەجێ هێشتووە بۆ ژیانی خۆمان؟ مامۆستای بەڕێز دیارە زیادەڕەویکردن لە قسەکردندا ئەگەر لە دانیشتەکانمان نابێت یان لە میوانی بێت یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت یان لە بە تەلەفۆن بێت یعنی مامۆستای بەڕێز بە حەقەت دەبێت ئێمە ئاگادار بین. إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. ئینسان کاتێکە یەکەم هەر کاتێک شتێک پەیوەندی بەوە نم قسەیتیان نەکە باشەمە بەداخە مامۆستای بەڕێز ئەم قسەکردنەوەیەکە لەوانە چییە خەڵکێکەیە کە شتێک پەیوەندی بە ئەوە نییە قسەیتیاکە بۆ نمونە کابرا سارێ بۆ خۆی کڕیوە خانی بۆ خۆی کڕیوە جاری وا هەیە پۆشاکی بۆ خۆی کڕیوە هاوسەرگیری بۆ خۆی ئەنجام داوە بەڵام خەڵکی قسەیتیاکە خەڵکی سادی ئەکاتەوە خەڵکی بێ بەتاقەت ئەکات. وجابین دەبینی ئێمە کاتێکە لە کۆڕموسێکە دا بنشین ئەگەر لە دانیشتنیش ئەگەر بەسرێش بێ دەبێت قسە بەکردن بەسەر ئەبێت ئەمە یەک حتا پرسیاریان لێکردی وڵام مەدەرەوە و هەروەها قسە بە خەڵکی مەبڕە لەگەڵش کە ئەمە هەمووی زیادڕەویە. یعنی ئەم زمانە دەبێت ئێمە هەوڵدەین ئەوەندە قسەی پێ بکەین ئەوەندە قسەی کەوا چییە خەڵکی پێ بەتاقەت نەکەین. یعنی بەدڵنیاییەوە ئەگەر هاتوو لە ئاسمانەوە ڕسوماتمان لەسەر بوایە بازمان لەسەر بوایە وەسڵمان بۆ باتە قەنەعات کە وەکو ئاو و کارەبا ئەوەندە قسەمان پێ ناکرد. بحقيقة أمن نعمتك إنسان دبيه من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. يعني بيغمبري خو ئاماژەی پێکە عليه الصلاة والسلام ئەگەر باوەڕت بەخوا و بە ڕۆژی دوایی یان چاک بڵێن یان وسکت بە. لەگەڵ ئەوەشە بەداخەوە مامۆستای بەڕێز ئەم تەلەفۆنە کە ئەم پاکیتانە پەیدا بووە مانگانە کاتێک پڕ ئەکاتەوە ئیتر نیوەڕۆ عەسر مەغریب عیشا هەتاکو ئەتوانێ قساکە کاکە معقولە سەعات 12 شەو 2 شەو تەلەفۆن بۆ مامۆستایەکە وەڵام مامۆستا پرسیارێکم هەیە کاکە کەبرا خەوتووە لە کاتی نوێژە تەلەفۆنی بۆ کرێ لە کاتی نان خواردنا تەلەفۆنی بۆ کرێ کە ئەمە چی پێوتی ئەمە زیادەڕەویە بەڕاستی لە قسەکردن و جوێکردندا بەڕاستی. زۆر باش مامۆستا لە بەرامبەر تەواوی زیادەڕەویەکانی ئێمەوە سەرمایە و گەنجینەی کاتمانە بەخشین واتە من کە ئەوە 10 سەعات و 5 سەعات بە دیار تەلەڤیزیۆنێکەوە بە دیار ئینتەرنێتەوە لە کاتی خواردن و خەوا بەسەریە بەم سەرمایەی پڕبەهای کات و وەقت ئەدەم بەم شتەواتە زۆر جار شتێکی دیکە لەوانەی کە خێزانی ئێمەی گرتوتەوە سەرنجامیش بۆتە هۆکاری شیرازەپسان و هەڵوەشانەوەی خێزانەکانمان دانیشتنی خێزانی کۆمەڵگەی کوردیە بە دیار کۆمەڵێ زنجیرە درامای بێبنەما و دوور لە کەلتوری ئێمە بە تایبەت زنجیرە دراما وەرگێڕاوە تورکیەکان کەوا ئێستا بازاڕیان گەرمە و خێزانی وا هەیە لە سەعات 7 ئێوارەوە تا 12 شەو 3-4 ئەڵقەی تورکی سیر دەکات و بە 900 و 600 و 700 ئەڵقەش بەردەوامی هەیە و وەرز و دوو وەرز و سێ وەرزیش هەیە. ئەمە تا چەند پێویستە ئێمە سنوورێ بۆم زیادەڕەویەشمان دابنین کە سەرنجام هەم کاتی بە فیڕۆدەین هەم لەوە چێ بێتەوە کاری هەڵوەشانەوەی خێزانەکەشمان. وڵا بەداخە مامۆستای بەڕێز کۆمەلگای ئێمە زۆر چاولێکەریە کاتێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕیکلام وەرشێ بکرێت ئیتر خەڵکی هەمووی بەدوای ئاچێت لە تیڤەکانە کاتێک ڕیکلام بۆ درامایە بکات یەکسەر بەدوایە خەڵکی ئەچێت ئیتر ئەبێ ئەوێ لە یەکەم حەڵقەوە هەتا کۆتا حەڵقە ئەوێ سەیریکە یعنی بەداخەوە جاری وا هەیە ئەچێ بۆ میوانی
کاکە میوانی بۆ چییە؟ میوانی بۆ گفتوگویەکی شەرعانەی ڕێکوپێکی گونجاوە بۆ تازەکردنەوەی برایەتی و خزمەتیە، لەگەڵەوەشە ئەم میوانیە بۆی کەوا هەستی خۆشەویستیمان بۆ زیاد بکە، یەکسەر یان دووشت ئەکا، یان ئەوێ ئەنتەرنێت خەریکی ئەنتەرنێت بێت بە خانەخوێ بە میوانەوە، یان لەگەڵ ئەوەشە خەریکی چییە بێ، یان خەریکی وڵا ئەوێ درامەکەی لەبیر نەچێ، یان هەڵقەکەی لەبیر نەچێ. بەداخەوە ئەم تەمەنی ئێمە زۆر پیرۆزە بە تایبەتی تەمەنی گەنجێتی، حتا نەڕوات قەدی نازانین و دڵنیایش بین یەکێ لەو پرسیارانێکەوە لە قیامەتا لێمان ئەکرێت تەمەنت و کاتت و عمرت و ژیانت لە چیا سەرفت کرد. یعنی خەڵکی وا هەیە هەموو کات و تەمەنیشی چیەکە لە پێناویکە بۆ پێگەیاندنی خۆی، بۆ دروستکردنی خەڵک، بۆ خزمەتکردنی خەڵکە سەرفیەکە، بەڵام ئەم هەموو تەمەنی بۆچی هەوا و ئارەزوەکانی. کاکە ئەگەر نەفس جڵەوی نەگری بۆ هەموو شتە مباحەکانی زاد ڕەویەکە، بۆ شتە حەڵاڵەکانی زاد ڕەویەکە، ئیلا ما ڕەحیمە ڕەبی، ئیلا مەگەر نەفسی خوا ڕەحمی پێ بکات. بۆ ئێمە داوامان وایە لە خێزانەکان یەکێک لە وەکارەکانی کە قوتابەکانمان ناخوێنن، کچەکانمان بەگوێمان ناکەن، منداڵەکانمان سەرکێشی ئەکەن، وەکارەکان باوکودایکە. ئەم باوکودایکە خۆی دانشێ نەخەوێت لە کاتی خۆیدا، لە کاتی خۆیان هەڵ نەسێت، لە کاتی خۆیان کات دابەش نەکات و بەنایە منداڵەکانی نەبێت و ئامۆژگاریان نەکا، بەبێ گومان بەخوا شیرێ فێروی بە گەنجی بەخوا تەشی ناکرد بە پێری بە حەقەت. یعنی ئەمە دڵنیابین، ئەمە حاڵمانە بە تایبەتی وڵاتی ئێمە، ژینگەی ئێمە، ینی وا ڕۆژ بە ڕۆژ بەدواوە ئەچین، هیچ بەرەو پێشبوونێک ئەم هەموو تەکنۆلۆژیای پێشکەوت، بەڵام بەبێ گومان ئێمە هەر بەدواوەچین. بۆ بەدواوەچین هۆکارەکە ئەوەیەکەوە ئێمە بیر ناکەینەوە، ئیبداعمان نییە، داهێنانمان نییە، چۆن ژیاوین هەر بەو شێوەیە، بەڵام بەداخۆ دەبێت لە زەرور فیسەدەوەی ئێستادا بتوانین کاتەکانمان تەنزیم بکەین. یعنی مامۆسای بەڕێز قوتابیەک 24 سەعاتی هەیە، ئەگەر 8 سەعاتی خەو بێت، ئەگەر چەند سەعاتی بۆ سەردانی و میوان و بازار و وەرزش بێ، ئەی باقی سەعاتەکانی دیکە چی لێکات؟ ئەی کاتەکانی دیکە چی لێکات؟ یان لەگەڵەوەشە ئێمە جەدوەلمانیە، نەخشەمان نییە بۆچی بۆ ڕۆژانەی خۆمان، کە لەگەڵەوەشە لە کاتی خۆیان بخۆین، لە کاتی خۆیان هەڵسین، لە کاتی خۆیان وەرزش بکەین، لە کاتی خۆیان بخوێنەوە، ئەو گەر سەرکەوتوو ئینشاءالله. 2019دا 576 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. ئەمەش بەهۆی تیژڕەوێتیە بکە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هۆکاری زۆرینەی ڕووداوەکانی هاتوچۆ دەگەڕێتەوە بۆ تیژڕەوی و خێرا لێخورین لەلایەن شۆفێرەکانەوە، کە ئەمەش دەچێتە خانەی زیادە ڕەویکردنەوە. بۆ نمونە ئایا کاتێکەوە نێوان هەولێر و سلێمانی بە 3 سەعات یا 4 سەعات دەبڕدرێ و شۆفێرێک بە سنگ دەرپەڕاندنەوە دەڵێ من بە 2 سەعات دەگەمە هەولێر، ئەمە تا چەند دەچێتە چوارچێوەی زیادە ڕەویەوە و چۆن پێویستە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێنمایی هەبێ بۆ شۆفێران لەوەی کە تەنانەت لە ڕێڕۆشتنێکەوە کە دەفەرمێ بێ زۆر لەسەر خۆ و نەرمونیانان بچن تا شۆفێریکردن کە نابێت لە سنوورێت تێپەڕێکەوە ببێتە هۆی یان لە دەستدانی خۆی و سەرنشینەکانی. مامۆسای بەڕێزیارە لە زمانی پێغەمبەری خوادا عەلەیهی سەلات وەسەلام سیارە نەبووە، بەڵام دەبینین ئەسپ و ماین و ئەوانە هەبووە کە لەگەڵەو شاوە ئازیەتی هەبوو غەبێ خزمەتی بکرێ، بەڵام الحەمدوللا کە لە زوو فسەوی ئێستادا خوای پرگار نیعمەتی سیارەی پێ بەخشیوین. ئەم نیعمەتی سیارەیە ئێمە ئەگەر هاتوو وەکو خۆی خزمەتی نەکەین و وەکو خۆی لێی نەخۆڕین و وەکو خۆی نەیگەین بە ئەنجامەکانمان، کارەکانمان کە پێ ڕەوابینین، سەرئەنجام یان خۆمان تیا ئاچین یان کۆمەڵ خەڵک تیا ئاچین. ئەتوانین بڵێن هیچێک لە مردن و زۆربوونی مردنی ئێستادا ئێتی یان مردنە، یان برینداربوونە، یان تیاچوونە، یان لە دەستدانی ئەندامەکانمانە چییە بۆی لێخوڕین سیارەوەیە. یعنی ئێمە هەموو شتێک حسابی خۆی هەیە. ئێمە بە پێی بەڕێکی خۆمان پاڕێکێشە، ئەمە کورد و ئافەرموانیە، بە پێی بەڕێی خۆمان پامان ڕاکێشە، بە پێی ویست و ئارەزۆکانمان ئیشەکانمان جێبەجێەکەین، بەبێ تەندروستیمان خواردن ئەخۆین، بەبێ گومانش بەبێ شەقامەکانمان، کۆڵانەکانمان، ڕێگەکانمان بە تایبەتی ئەو ڕێگانەی کەوا شارەکان ئەبەسێ بە یەکتریە و بزانین کەوا چۆن ئەڕوات، چۆن لێ ئەخوڕی. کاکە شەقامێک کە ئەڵێ هەشتا لێخ و بخڕا بیکۆڕی بە 120 بەرهەشتێ بکەی بەبێ گومان زیان بە خۆت و بە هاوڵەتیان ئەگەێنێت. یعنی ئێمە وتراوە ئەتەئنی من الله،
والعجلة من الشيطان لسرخويو هي منيو أمانة همي لخواويا بلان بلاكدنا تيويا لشيطان ويا خواهي قال سبحانه وتعالى لسوي لقمان فرمي وقصي في مشيك إنسان كاتك برقاش الرؤى يتيبك أبي لسرخوي بروات بيواشي بروات يعني لهموشي خطرتد أوي ما مصايب برز إما كاتك كزانان إستاكا فتوان داوة علينا هر کسی لسد بسارکی تو لناو سارکی تو که بسرعت و تیا بتشیتو یا بندار بیتو مسئولی يعني توي مسلمان تو كسي موحدي بخوا صلحاوي بلام لقل اويشتا تو هو الشيالي هاتو سود نية ادي الا كسيك ادي دوي والله بشيمان بونو نية اسد بي اقدار من كاتي الراكام دلي لهشتالي قرا ادي صديق قربوتي بويك امر رقاي او هالناقري كهالي نقيد هر كاتي كسي سدسي تو بسالي تو تياو تبي كمان تو مسؤولي وإسلام استاكا رجلي أكاد شيء لو يكوا سرعة برستان كلا استوديو كان مان لتم شمالو لقل مان بون سپاس بو برستان